پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزای ئەڵڵای لێبێت لاپەڕە 145 ناو بنەماڵە لەدایک بوون. پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل نازناوی ئەبوو عەبدوڵڵایە و ناوی ئەحمەدی کوڕی موحەممەدی کوڕی حەمبەل کوڕی هیلالی کوڕی ئەسەدی کوڕی ئیدریس کوڕی عەبدوڵڵای کوڕی حەیانی کوڕی عەبدوڵڵای کوڕی ئەنەسی کوڕی عەوفی کوڕی قاستی کوڕی مازن کوڕی شەیبانی کوڕی ذەهلی کوڕی ثەعلەبە کوڕی عەکابەی کوڕی سەعبی کوڕی عەلی کوڕی بەکر کوڕی وائیلی کوڕی قاستی کوڕی وەهب کوڕی ئەفسی کوڕی دەعمی کوڕی جەدیلە کوڕی ئەسەدی کوڕی ڕەبیعی کوڕی نزاری کوڕی مەعدی کوڕی عەدنانە. ڕەچەڵەک و بنەماڵەی لە نزاری کوڕی مەعدی کوڕی عەدنان ئەگاتەوە پێغەمبەری خوا عەلەیهیمو السەڵاتو وەسەلام. کوڕی حەمبەل لە مانجی یەکەمی ساڵی 164 کۆچی لە شاری بەغداد دوای ئەوەی دایکی و ئەو کە هێشتا لە سجی دایکیدا بوو لە شاری مڕوو ماڵەکەیان بەرەو بەغدا گواستەوە لە بەغداد لەدایک بووە. دایکی ناوی سەفیەی کچی مەیمونەی کچی عەبدولمەلیکی کوڕی شەیبانە. محەممەدی کوڕی حەمبەل ژیانی خێزانی لەگەڵ سەفیەدا پێکهێنا بەڵام ماوەیەکی زۆر بەیەکەوە نەمانەوە چونکە محەممەدی باوک کۆچی دوایی کرد و ئەحمەد بەهێتیمی مایەوە. اینجا دایکی ژیانی خۆی بەخشیە کوڕە تاقانەکەی و بێوەژنیەتی هەڵبژار لە پێناو بەخێوکردن و پێگەیاننێکی ڕێک و پێکانەی کوڕە بێبەشەکەی لە سۆزی باوکایەتی. بەڵێ ئەم ژیانەی هەڵبژار لە کاتێکدا کە هێشتا ژنێکی گەنج بوو بە پێچەوانەی ئەو ژنانەی کە مێردیان مردووە و شوکردنەوە بە باشتر دائەنێن وەک خۆپارێزیەک لە هەموو خراپەیەک. سەفیە خانمی دایکی پێشەوە ئەحمەد وەک ژنەکانی سەردەمی خۆی نەئەکرد بەڵکو ژیانی خۆی پێشکەش کردە ئەحمەدی تاقانەی بێخوشک و برا. دایکی هەموو ژیانی خۆی لە پەروەردەکردن و پێگەیاندنیدا خەرج کرد تاوەکو کوڕەکەی خۆی بەخشیە گەلی موسڵمان و بووە پێشەوایەکی هەڵکەوتوو و بێوێنە کە خەڵک بیکەنە پێشەوا و ڕابەری خۆیان. پێشەوە ئەحمەد هەر لە منداڵیەوە نیشانەی هەڵسوکەوتی باڵا لە ڕاستی و چاچیدا پێوە دیار بوو. بە شێوەیەک بوو تاوەکو جارێکیان هەیثەمی کوڕی جەمیلی زانا و شارەزا و فەرموودەناسی نێهاتوو لەبارەی داهاتووی ئەحمەدی کوڕی حەمبەل هێشتا هەر منداڵە ئەڵێت ئەگەر هاتووە منداڵە تەمەنی درێژ بێت ئەوە ئەبێتە پێشەوای سەردەمی خۆی. لە ڕاستیدا پێشبینیەکەی ڕاست دەرچوو بە هەمان شێوە ئیبراهیمی کوڕی شەماسی خواناسی واز لە دنیا هێنا و زاهید لەبارەیەوە ئەڵێت ئەمبینی ئەحمەدی کوڕی حەمبەل شەوی بەخواپەرستی زیندوو ئەکردەوە لە کاتێکدا هێشتا بچووک بوو. ئەحمەد بە هەژاری پێگەیشت چونکە کاتێک باوکی کۆچی دوایی کرد جگە لە خانوێکی بچووک کە تێیدا نیشتەجێ بوون هیچ شتێکی لە دوای خۆی بەجێ نەهێشت بوو. سەرەڕای ئەم هەژاریەش پێشەوە ئەحمەد پێگیر بوو لەسەر ئەوەی خواردن و خواردنەوەی حەڵاڵ بخوات. هەروەها ماڵێکیشی بەکار نەدەهێنا کە گومانی حەڕامی لێ بکردایە هەروەها دیاری و بەخشینیشی وەرنەدەگرت. پێگەیشتنی زانستیانەی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل پێشەوای ئەهلی سوننە و جەماعە. پێشەوە ئەحمەد بەردەوام حەزی لە زانست و خوێندن بووە و هەمیشە لە هەموو کات و سەردەمێکدا بەدوای زانستدا وێڵ بووە. لە کاتێکدا هێشتا مناڵێکی 14 ساڵی بوو کە قورئانی پیرۆزی لەبەر کردبوو زانستی زمان و نووسینەوەی تۆمارەکانی خوێندبوو. دایکی ترسی ماندووبوون و حەز لێ ڕۆیشتنی کوڕەکەی لە فێربوون و خوێندندا لێنیشت بوو چونکە بەردەوام بە شەو و بە ڕۆژ خەریکی فێربوونی زانست و خوێندن بوو. بە شێوەیەک بوونەی ئەویست پێش ئەوەی نوێژی بەیانی ببێت بە ماوەیەکی زۆر هێشتا دنیا زۆر هەر تاریک بوو هەوڵی دەدا بە مەبەستی خوێندن لە ماڵ بچێتە دەرەوە. بۆیە دایکیشی لە ترسی ئەوەی نەوەک تووشی ناخۆشیەک بێت ڕێگری لێ ئەکرد لەوەی هێشتا دنیا زۆر تاریکە و خەڵک هەڵنەستاوە بچێتە دەرەوە. تاوەکو نوێژی بەیانی ئەهات ئینجا ڕێگەی چوونە دەرەوەی پێئەدا. پێشەوە ئەحمەد سەرەڕای هەژاریەکەی بە مەبەستی خوێندن چۆتە مەککە و مەدینە و شام و یەمەن و کوفە و بەسڕە. ڕۆژێکیان پیاوێکی ناسراویان پێیوت جارێک ئەڕۆیتە کوفە و جارێکیشیان بەرەو بەسڕە ئەڕۆیت. ئایا هەتاکەی بۆ واز ناهێنیت؟ جارێکیان لە بەغداد بەرەو شام ئەڕۆیشت بە مەبەستی ئەوەی تاوەکو لەوێ گوێ لە فەرموودەناسێکی بەناوبانگ بگرێت و فەرموودەی لێوە فێر ببێت.
کاتێک گەیشتە لای فەرموودەناسەکە بینی کە ئەو خەریکی ئەوە بوو خواردن ئەداتە سەگێک. اینجا کوڕی حەنبەل دانیشت، ئەویش بەردەوام بوو لەسەر پێدانی خواردن بە سەگەکە. دوای ئەوەی لە پێدانی خواردنەکە تەواو بوو ڕووی کردە کوڕی حەنبەل و پێیوت لەوانەیە شتێک لە ناو دڵتدا دروست ببێت. کوڕی حەنبەلیش وتی بەڵێ. فەرموودەناسەکە وتی لەلای ئێمە سەگی لێ نییە، ئەم سەگەش هاتە لای من ویستی خواردن و ئاوی بدەمێ. اینجا زانیم کە برسی و تێنووە، بۆیە خواردن و ئاوم پێدا و حەزەکەیم هێنایەدی، چونکە لە ئەبوو زەنادم بیستووە، ئەویش لە ئەعرەج، ئەویش لە ئەبوو هوڕەیرەی ڕەضای خوای لەسەر بێ بیستووە کە ئەڵێت پێغەمبەری خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام فەرموویەتی هەر کەسێک ئاوات و خۆزگەی کاری کەسێک کە هانای هێناوەتە لای ئەو بهێنێتە دی و ئیشەکەی ڕایی بکات، ئەوە خوای گەورە لە ڕۆژی دواییدا ئاواتەکانی دێنێتە دی و لە هانایەوە دێت. اینجا پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل زەردەخەنەیەکی هاتێ وتی ئەم فەرموودەیەم بەسە و پاشان بەرەو بەغداد گەڕایەوە. جگە لەمە لەو ناخۆشیانەی ئەهاتنە سەر ڕێگای پێشەوە ئەحمەد لە کاتی خوێندنی فەرموودە و بەدواداگەڕانی و کۆکردنەوەیدا، هەروەها پێشەوە ئەحمەد زۆر گرنگی ئەدا بە ژێرەڕەوەی فەرموودە و بە سانایی فەرموودەی وەرنەئەگرت تاوەکو گێڕەوەکەی جوان نەناسیبایە. بەم شێوەیە بەردەوام بوو تاوەکو لە بواری فەرموودەدا بووە یەکێک لەو پێشەوایانەی کە زانایان و پێشەوە بەناوبانگەکانی سەردەمەکەی شایەدی زانایی و لێهاتوویان بۆ داوە. پێشەوا شافعی لەمبارەیەوە جارێکیان بە ئەحمەدی کوڕی حەنبەل ئەڵێت ئێوە لە من زاناترن لەبارەی فەرموودە و گێڕەوەکانی. شافعی کاتێک لە میسر بوو ڕۆژێکیان بە ڕەبیعی کوڕی سولەیمانی قوتابی وت ئەحمەدی کوڕی حەنبەل زانا و پێشەوایە لە 8 بواری زانستیدا، پێشەوایە لە فەرموودەدا، پێشەوایە لە شەرع فقهدا، پێشەوایە لە زماندا، پێشەوایە لە قورئان و ڕاڤەدا، پێشەوایە لە هەژاریدا، پێشەوایە لە دنیا نەویست زوهددا، پێشەوایە لە خواپەرستیدا، پێشەوایە لە سوننەتدا. پێشەوە ئەحمەد گەشتی زۆری ئەکرد و لە شوێنێک ئەچوو بۆ شوێنێکی تر لە پێناو کۆکردنەوەی فەرموودەدا بە هەرچەند ژمارەشی کەم بوایە، خۆ ئەگەر لە گەشتێکدا تەنها یەک فەرموودەی ببیست بە ئەوە خۆی بە سەرکەوتوودا ئەنا. هەرگیز لەم پێناوەدا گرنگی بە ماندووبوون نەئەدا، بۆیە زۆرێک لە زانا و شارەزایان ئەڵێن زیاتر فەرموودەناسە تاوەکو شەرع ناس بێت. ئەوەی لێی ئەجێڕنەوە لەبارەی فێربوون و بەردەوامبوون لە خوێندن و بەدواداگەڕانی زانستدا ئەم وتە بەناوبانگەیەتی ئەویش لەگەڵ پێنووس و قاخەزم تاوەکو گۆڕ. هەروەها ئەم وتەیەشی بەردەوام بە دوای زانستەوەم و ئەخوێنم تاوەکو ئەمرم و ئەچمە نێو گۆڕ. بەم شێوەیە پێشەوە ئەحمەد بە درێژایی ژیانی خەریکی فێربوونی زانست بوو، بەردەوامیش بوو لە سەرگەڕان بە دوای فەرموودەدا و شارەزا بوو لێەوە تاوەکو بوو بە پێشەوایەکی دیار و بەرچاو لەم بوارەدا. هەندێک خەڵک ئەم بەردەوام بوونەی لە خوێندن و گەڕان بە دوای فەرموودەدا سەرەڕای ئەوەی بوو بووە پێشەوایەکی دیار و بەرچاو پێیان سیر بوو، بۆیە پێیان وت تاکەی خەریکی خوێندن و تۆ گەیشتی بەم پایە زانستیە باڵایە و ئێستا بوویتە پێشەوە. پێشەوە ئەحمەدیش وەڵامە بەناوبانگەکەی کە لە پێشدا ڕابردایەوە لەگەڵ پێنووس و کاخەزم تاوەکو نێوگۆڕ. ئەمە وشەیەکە مرۆڤ ڕائەچڵەکێنێ و بە ئاگای ئەهێنێتەوە. هەروەها وزەیەکی بەهێزی تایە کە لە بەرنامە و ڕێنمونی ئەم ئیسلامە وەرگیڕاوە کە فێرمان ئەکات هەر لە منداڵیەوە تاوەکو مردن بخوێنین. بۆیە ئەحمەدی کوڕی حەنبەل بە درێژایی ژیانی پێنووس و کاخەزی پێبوو تاوەکو ئەوەی خوێندوویەتی. لی بنووسێتەوە و هەمیشە بەردەوام بە شوێن زانستدا ئەگەڕا. خۆزگە هەموو قوتابیەک ئەم وتەی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەڵێت کە دەفەرمێت لەگەڵ پێنووس و کاخەزم تاوەکو نێوگۆڕ و هەروەها ئەمەشی بەردەوام بە دوای زانستەوەم و ئەخوێنم تاوەکو نێوگۆڕ لەبەر چاو بگرتایە و بیکردبایە سەرمەشقی ژیانی خۆی. پێشەوە ئەحمەد ڕەزای ئەڵڵای لێبێت پشتی بە یادەوەری و هێزی لە بەرکردنی نەئەبەس بەڵکو هەر زانیاریەک فێر بووبایە ئەوە ئەینووسیەوە. بە هەمان شێوە ئەگەر فەرموودەیەک فێر بووبایە ئەوە تەنها لەسەر پەرتووک فێرخوازی فێر ئەکرد بە هەرچەند فەرموودەکەشی لەبەر بووایە. مامۆستا و ڕابەرەکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزای ئەڵڵای لەسەر بێت. پێشەوە ئەحمەد مامۆستای فەرموودەی جیا بوو لەگەڵ مامۆستای زانستی شەرع. هەروەها ڕێزێکی بێ ئەندازەی لێ ئەگرتن و نرخی مامۆستا و گەورەی پایەکەشی ئەزانی. ئەمەش لە سروشتی ئەو بوو ئێستا ئێمە مامۆستاکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل باس ئەکەین. یەکەم مامۆستاکانی لە بواری فەرموودەدا
ئەبوو یوسف هاوڕێی ئەبوو حەنیفە یەکەمین مامۆستای ئەحمەدی کوڕی حەمبەل بوو لە کاتی تازە پێگەیشتنیدا، بەڵام ماوەیەکی زۆری لا نەماوە بەڵکو وازی لێهێنا و چووە خزمەت هەیشەمی کوڕی بەشیر تاوەکو لە خزمەتیدا فەرموودا فێر ببێت. پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل لەبارەیەوە ئەڵێت هەشیم کوڕی بەشیر یادی خوای زۆر ئەکرد 4 جار یان 5 جار لە خزمەتی بووم لەبەر ڕێز و شکۆی ئەو لەو ماوەیەدا تەنها 2 جار پرسیارم لێ کرد ئەگەرنا هەر بێدەنگ بووم. پاشان لە خزمەت ئەمیری کوڕی عەبدوڵڵای کوڕی خالید و لە خزمەت عەبدوڕەحمانی کوڕی مەهدی و لەلای ئەبوبەکری کوڕی عیاش فەرموودەی خوێندووە. دوای ئەوەی هەشیم کۆچی دوایی کرد پێشەوە ئەحمەد لە هەر کوێیەک فەرموودەی لێبوایە ئەوە بەرەو ئەوێ گەشتی ئەکرد. بۆیە چۆتە خزمەت زۆرێک لە مامۆستایان لە کوفە و بەسڕە و مەکە و مەدینە و یەمەن و شوێنی دیکەی نیوە دوورگەی عەرەبی، بەڵێ زۆر شوێن لە پێناو فێربوونی فەرموودەدا گەڕاوە، هەروەک لەلای بشری کوڕی مفضەل، ئیسماعیلی کوڕی بشر، سوفیانی کوڕی عەینە و جەریری کوڕی عەبدولحەمید و یەحیای کوڕی سەعید القەتانی، ئەبوو داودی تەیالیسی، عەبدوڵڵای کوڕی نەمیر و عەبدوڕەزاق. پێشەوا شافعی و کۆمەڵێکی دیکەش فەرموودەی خوێندووە. کوڕی جەوزی لە باسی ژیاننامەکەیدا باسی ژمارەیان ئەکات و ئەڵێت 414 مامۆستای پیا و 1 مامۆستای ژن بوو، ئەویش دایکی عومەر کچی حەسانی کوڕی زەیدی ثەقەفی بوو. دووەم مامۆستاکانی لە بواری شەرع فقهدا. لە بواری شەرعدا نەمانزانیوە پێشەوا ئەحمەد جگە لە پێشەوا شافعی لەلای هیچ زانایەکی دیکەی خوێند بێت. پێشەوا شافعیشی لە مەککە دۆزیەوە کاتێک بە سەردان چووە شاری مەککە و کۆڕی وانەوتنەوەی پێشەوا شافعی پێ باشتر بوو لە کۆڕی وانەوتنەوەی کوڕی عەینە، بۆیە تەنها لەلای شافعی فێرە شەرع و تێگەیشتن و هەڵێنجان و چۆنیەتی دەرکردنی بڕیاری شەرعی بوو. کۆڕا زانستنیەکەی پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل. دوای ئەوەی پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل زانیاریەکی زۆری بەدەستهێنا و پلەپایەیەکی باڵای زانستی بڕی و بە شێوەیەکی لێهاتوو بێوێنە شارەزا بوو لە بوارەکانی زانستە جیاجیاکان وەگەیشتە خزمەت زۆرێک لە زانا و مامۆستا گەورەکان. پاش ماندووبوونێکی زۆر و شەونوخێنیەکی کەم وێنە توانستی ئەوەی پەیدا بوو کە بتوانێت دابنیشێت و کۆڕی زانستی تایبەت بە خۆی بکاتەوە و خەڵکی و فێرخوازان لە زانستەکەی بەهرەمەند ببن. بەڵێ بەم شێوەیە لە تەمەنی 40 ساڵی لە یەکێک لە مزگەوتەکانی بەغداد دانیشت بۆ وانەوتنەوە و بڵاوکردنەوەی زانستە شەرعیەکان. 2 جۆر شێوازی پەیڕەو ئەکرد لە وانەوتنەوەدا، وانەی گشتی و وانەی تایبەتی. وانە گشتەکەی لە دوای ئەنجامدانی نوێژی عەسر لە مزگەوت کۆڕی بۆ ئەبەست و وانەیەکی بەناوبانگ بوو، خەڵکانێکی زۆر تامەزرۆی بیستنی فەرمایشت و ئامۆژگاریەکانی بوون. با شێوەیەک هەبوو هەتاوەکو ئەجێڕنەوە ژمارەی ئامادەبووان ئەگەیشتە 5000 کەس کە لە شوێنە جیاجیاکان ئەهاتن. هەبوو تێیدا بۆ فێربوونی زانست هاتبوو، هەیان بوو بۆ ئامۆژگاری وەرگرتن هاتبوو، هەبوو بۆ ئەوە هاتبوو تاوەکو چاو لە ڕەفتار و ڕەوشتی بکات و بەهۆیەوە ڕێگەی ڕاست بدۆزێتەوە، هەبوو بۆ بەرەکەت وەرگرتن هاتبوو. وانەکانی لەگەڵ ئەوەی خەڵکێکی زۆر ئامادەی ئەبوون، بەڵام هێمنی و دڵنیایی و ئارامی باڵی بەسەر کۆمەڵەکە ئەکێشا. پێشەوا ئەحمەد ڕەزای ئەڵڵای لێبێت گاڵتەی نەئەکرد و حەزیشی لێ نەبوو، ڕێگریشی ئەکرد لەوەی کەسانی تر گاڵتە بکەن. بۆیە هەر کەسێک بەردەوام حەزی لە گاڵتە و گەپکردن بوایە و لە نێو کۆڕەکەی دانیشت بایە، ئەوە لە کاتی ئامادەبوونی پێشەوا ئەحمەددا بە بێدەنجی دائەنیشت. ئەمە لەبارەی وانەی گشتیەوە بوو، بەڵام وانەی تایبەتی ئەوە لە ماڵەکەی خۆی کۆڕی بۆ ئەبەست و فێرخوازان ئەهاتنە ماڵەکەی. لەبەر ئەم هۆیە پێشەوا ئەحمەد بەڕابەری عێراق و پێشەوای ڕابەرانی بەغداد ناوی دەرکردبوو. ئەمەش لەبەر ئەوەی هەموو ڕەفتار و تایبەتمەندیەکی پێشەوایەتی و ڕابەرایەتی تێدا هاتبووە جێ، چونکە پێشەوایەتی و ڕابەرایەتیکردن تایبەتمەندی دیاریکرا و مەرجی خۆی هەیە و لە هەموو کەسێکدا نایەتە دی کە ژیانی خۆی بەخشی بێتە زانست و تێیدا قاڵ بوو بێتەوە و ناوبانجی دەرکرد بێت و بۆ هەموو موسڵمانێکیش ڕێک ناکەوێت، با شەو نوێژیشی زۆری هەبێت و بەردەوام بە ڕۆژوو بێت. بەڵکو پێشەوایەتی زانست و کردارە بەیەکەوە، فەرموودە و شەرعە بەیەکەوە، تێکۆشانی چاک و هەڵێنجانی بڕیارەکان بە شێوەیەکی ڕاست و درست، ڕەفتار و هەڵسوکەوتی چاک و خواپەرستی و بەرچاوڕوونی لە سەرڕێی ڕاست بێت، پێشەنگێکی ئامۆژکار و وانە و خوێندن و زانستێکی زۆر، ئازایەتی و دامەزرایی و دنیانەویستی و خۆپاراستن لە دەسەڵات و هاتوچۆنەکردنی دەسەڵاتداران.
پشت بەخۆبەستن لە بەڕێکردنی ژیان و چاو لە دەستی خەڵکی نەبوون، بەڕێزی و شکۆداری و خەڵک خۆشویستن و ڕێزلێگرتنیان و نواندنی سۆز و بەزەیی بۆ مناڵانی هەتیم، نەرمونیان و بەلێبوردە و بەرگریکاری ڕاستی و دادپەروەر و ڕێگر بیت لە ستەم و ستەمکاری، ئەمانە هەمووی ڕەفتاری پێشەوایەتی بوو. پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەلیش خاوەن هەموو ئەم توانستانە بوو، بۆیە بووە پێشەوا و ڕابەری موسڵمانان و وەڵامی کێشەکانیانی ئەدایە و بڕیار و یاسای گونجاوی شەرعی لەژێر سێبەری قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عەلەیه وسەلەم بۆ دەرئەکردن. لەبەر ئەم هۆکارانە بوو سەرنجی هەموو فێرخوازە دڵسۆزەکانی بۆ لای خۆی ڕاکێشا بوو، ئەوانەی لە شوێنە جیاجیاکانەوە ئاهاتنە خزمەتی بۆ بەهرەمەندبوون لە کانیاوی زانستەکەی پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل. قوتابیەکانی پێشەوا ئەحمەد. پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزای ئەڵڵای لێبێت قوتابیەکی زۆری لەلا بەهرەمەند بوون و ئاستێکی باڵایان لە زانستەکاندا بڕیوە کە شایانی ڕێز و ستایشن. ئێستا هەندێک لە قوتابیەکانی پێشەوا ئەحمەد باس ئەکەین. یەکێک لەوانە عەبدوڵڵای کوڕی ئەحمەدی کوڕی حەمبەل، نازناوی ئەبوو عەبدوڕەحمانە، لای باوکی خوێندوویەتی و فێر بووە تاوەکو شارەزاییەکی تەواوی بەدەست هێناوە بۆتە زانا. لەو کەسانە بووە کە پەرتوچی ئەلموسنەدی پێشەوایان بە خەڵکی ڕاگەیاندووە، هەروەها شەرع و فقهیشی بڵاو کردوتەوە، بەڵام ئەوە هەیە زیاتر لە فەرمودەدا شارەزاتر بووە و لە بڵاوکردنەوە و فێرکردنی فێرخوازاندا لە فەرمودەدا زیاتر ناوبانجی هەبووە تاوەکو لە شەرع. لە ساڵی 290 کۆچی لە بەغدا کۆچی دوایی کردووە. هەروەها قوتابی دووەمی ساڵحی کوڕی ئەحمەدی کوڕی حەمبەل، ساڵح لە لای باوشی و جگە لە باوکی شەرعی خوێندووە، کاتێکیش بووە دادوەر هەر کێشەیەکی بەرەو ڕوو ببوایە بۆ ئەوەی چارەسەری بکات یاخود پرسیارێکیان لێ بکردایە لەژێر سەرپەرشتی باوکی وەڵامەکانی ئەدایەوە، بۆیە توانی ڕێبازی باوکی لە شەرعدا بە خەڵکی ڕابگەینێت و کێشەکانی ئەوانی پێچارەسەر ئەکرد. نازناوی ئەبوو فەضڵ بوو، لە ساڵی 265 کۆچی لە ئەسفەهان کۆچی دوایی کردووە. قوتابی سێمی پێشەوا ئەحمەد ئەبووبەکر مروزی لە هاوڕێ نزیک و دڵسۆزەکانی پێشەوا بووە، لە خزمەت پێشەوادا لە شەرع شارەزا بووە، زۆرێک لە بیر و ڕاکانی پێشەوا ئەحمەدی لە بواری شەرعدا بە خەڵک ڕاگەیاندووە. پێشەوای زۆر خۆشویستووە و زانست و کردارەکەی کاریگەری قوڵی کردوتە سەردڵ و دەرونی، بۆیە هەوڵی بڵاوکردنەوەی ڕێبازەکەی داوە لە بواری شەرعدا. کاتێک لەبارەی زانست و زانیاریەکەی پرسیاری لێ ئەکرێت ئەگریت و ئەڵێت ئەم زانستە هی من نییە، بەڵکو زانستی ئەحمەدی کوڕی حەمبەلە. لە ساڵی 275 کۆچی دوایی کردووە. قوتابی چوارەمی پێشەوا ئەحمەد ئیبراهیمی کوڕی ئیسحاقی حەربی، خواپەرست و دنیانەویست و زانایەکی گەورە بوو، لە خزمەت پێشەوا ئەحمەد زانستی شەرع و فەرمودەی خوێندووە، تەنها خەریکی بڵاوکردنەوەی زانست و زانیاری بووە. ڕۆژێکیان جێنشین خەلیفە موعتەضەد 10,000 درهەمی بۆ ئەنێرێت، ئەویش وەرناگرێت و بۆی ئەنێرێتەوە. ئینجا جێنشین ئەم جارە بۆی ئەنێرێتەوە تاوەکو بەسەر هاوسەیەکانی دابەشی بکات. ئیبراهیمی کوڕی ئیسحاقیش بە نێردراوەکە ئەڵێت بڵێ بە ئەمیری بڕواداران، مادەم ئێمە خۆمان بە کۆکردنەوەی خەریک نەکردووە، ئەوە خەریکمان مەکەن بە بڵاوکردنەوەی ئەم پارەیە. بڕۆ بە ئەمیری بڕواداران بڵێ باوازمان لێبێنێت و ئەم نەمان کات بە هاوسەی خۆی. ئیبراهیم ڕەحمەتی خوای لێبێت لە ساڵی 285 کۆچی دوایی کردووە. هەروەها جگە لەمانەی باسمانکردن عەبدولمەلیک المەیمونی، ئەبوو داود سولەیمانی کوڕی ئەشعەث، ئەبووبەکر ئەحمەدی کوڕی هاڕون، ئەبوو عەلی حوسێن کوڕی عەبدوڵڵا الخەرقی، ئەبوو حەسەنی عەلی کوڕی محەممەدی کوڕی بەشار، ئەبوو قاسمی عومەری کوڕی حوسەینی کوڕی عەبدوڵڵای غەرقی، ئەبوو حوسەینی کوڕی عەبدولعەزیز حارث تەمیمی، دادوەر ئەبوو عەلی محەممەد کوڕی ئیبراهیم کوڕی ئەحمەدی کوڕی ئەبوو موسا، ئەبوو ئەحمەدی کوڕی هانیئی الکەلبی، ئەثرەم و جگە لەوانەش زۆرێکی دیکە لە خزمەت پێشەوا ئەحمەددا زانستیان خوێندووە. سەرچاوەکانی شەرعی پێشەوا ئەحمەد. پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل شەرع فقهی لە سەرچاوە ڕەسەنەکەی ئاین هەڵکۆزیوە و بۆ ئەم مەبەستە 5 سەرچاوەی لە شەرع بەکارهێناوە. یەکەم قورئانی پیرۆز بە پشبەستن بەم ئایەتە:
وكو الله سبحانه وتعالى لا سورة الأنعام آياتي 38 أفرمي ما فرطنا في الكتاب من شيء واتا دڵنیابن هیچ شتێکمان لە پەرتووک قورئانی پیرۆز لەبیر نەکردووە. دووەم سنەتی پێغەمبەر بە پشبەستن بەم ئایەتانە وكو الله سبحانه وتعالى لا سورة النساء آيتي 59 دفرمه إن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول وتاخو أجر لشتك دا بوبا كيشتان درباري حكمي خواي أو كيشي بجرنوا بولاي خواو بيغمبركي صلى الله عليه وسلم كقرآن سنة دقينت تفسيري آسان هروها أم آياتش هروكو الله سبحانه وتعالى لا سورة الحشر آياتي حود دفرميه وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب وتا أوي پیغمبر صلى الله عليه وسلم پی بخشیون وری بگرن هر فرمانیشی پیدام بجوی بگن قدخی هر شتێکی لێکردن مەیکەن تفسیری ئاسان بەم جۆرە پێشەوا ڕێزێکی زۆر ئەگرێت لە سنەت چونکە سنەت ڕۆشنکەرەوەی قورئانی پیرۆزە و ڕاوەی حکم و بڕیارەکان ئەکات بۆیە هیچ سەیر نییە پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل قورئان و سنەت لە پێشەوەی سەرچاوە زانستیەکانی دابنێت تاوەکو بڕیاری شەرعی لێوە هەڵێنجێت بە هیچ جۆرێک جیاوازی و هاودژیەک نابینێت لە نێوان قورئان و سنەتدا بەڵکو سنەت بە ڕوونکەرەوەی ماناکانی قورئان تێدەگات بۆیە ئەبینین پێشەوا ئەحمەد وەڵامی ئەوانە ئەداتەوە کە کار بە قورئان ئەکەن و واز لە سنەت ئەهێن و لە وەڵامیاندا ئەڵێت خوای گەورە محەممەدی صلى الله عليه وسلم ناردووە بەڕێنمونی کار و ئاینێکی ڕاست و دروستی پیاسپاردووە تاوەکو ئاشکرای بکات و بڵاوی بکاتەوە و سەری بخات بەسەر هەموو بەرنامە و خراپەکاریەک با هاوبەش پەیداکەرەکان مشریکون و بێباوڕەکانیش پێیان ناخۆش بێت هەروەها قورئانی پیرۆزی بۆ ناردووەتە خوارەوە تاوەکو ببێتە ڕێنمونی و ڕووناکایی ڕێگەی ژیان بۆ ئەو کەسانەی شوێنی ئەکەون و فەرمانەکانی جێبەجێ ئەکەن پێغەمبەریشی صلى الله عليه وسلم کردووە بەڕابەر و مامۆستا و ڕێپیشاندەر بۆ ئاەتەکانی نێو قورئان بۆیە پێغەمبەری خوا عليهلەیهیم الصەڵات وەسەلام ڕاوەکار و دەربڕی قورئانی پیرۆزە سەیەم کۆدەنجی ئیجماعی زانایانی شەرعزان کۆدەنجی زانایانی هاوسەردەم ئەو زانا لێهاتوانەی شەرع کە هاوڕابن بەڵام ئەگەر هاتوو هەندێکیان جیاواز بوون لە بیر و ڕادا با یەک زاناش بێت ئەوە پێی ناوترێت کۆدەنجی ئیجماعی زانایان بەڵام ئەگەر هاتوو بیر و ڕای هەندێک زانا بڵاو بۆ و هەموو زانایانیش بە بیر و ڕاکەیان زانی و لێی بێدەنگ بوون و بەرپەرسیان نەدایەوە ئەوە ئەمەش کۆدەنجیە چوارەم وتەی یەک لە هاوڕێیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر وتەکەی بڵاو بۆ و هاوڕێ سحابەکەش هیچ ڕەفتارێکی ناپەسەندی لێ نەزاندرا بوو پێنجەم پێوانەکردن قیاس بریتیە لە بەراوردکردنی شتێک بە هاوێنەکەی لە بەرهەبوونی گونجاوی و وەکچوونێک لە نێوان شتە سەرەکی ئەسڵ و ناسەرەکی فەرعەکە خۆ ئەگەر هیچ پەیوەندی و گونجاویەک لە نێوانیاندا نەبوو ئەوە پێی ناوترێت پێوانەکردن قیاس بۆیە لە پێوانەکردن پێویستە ڕەچاوی هەبوونی ئەم پەیوەندی و گونجاویە بکرێت تاوەکو لە ڕێگەیەوە بەراوردکاری و کاری وێکچواندنەکە ئەنجام بدرێت ئینجا بەهۆی ئەم بەراوردکاری و لێکچواندنە هۆکارێکی گونجاو و درۆست بدۆزیتەوە کە هۆکاری کۆکردنەوە بێت لە نێوان هەردوو شتە سەرەکی و ناسەرەکیەکەدا بەم شێوەیە کەوابووکاری پێوانەکردن قیاس لە لای پێشەوە ئەحمەد وەکو بڕیارێکی ناچاریە لە وێنەی تەیەمومکردنە لە کاتی دەستنەکەوتنی ئاودا و جگە لەوە لەو کارانەی لە کاتی زۆر ناچاریدا شەرع ڕێگەی پێداوە پێشەوە ئەحمەد پرۆسەی بە چاکدانان ئیستیحسانی ڕەت کردوتەوە لە دەرکردن و بڕیار لێدانی لە وەڵامی بابەت و کێشە پەیدابووەکان هەروەها بە ئاگایی و بە پێگیری حرسێکی زۆرەوە خۆی لە شتە گومان لێکراوەکان ئەپاراست و بە وردیش پابەندی دەقە نەسەکان ئەبوو لێیلا نەئەدا ئەمەش لە بەرخواپەرستی و تەقوایەکی زۆرەوە بوو بە شێوەیەک پابەند و بە بڕیارەکانی قورئان و سنەت ئەگەر هاتوو یەکێک زۆر پابند بووایە بە قورئان و سنەت پێیان ئەوت تۆ حەمبەلی واتە پێشەوە ئەحمەد بووە سەرمەشق و نمونەی خواپەرستێکی بێهاوتە
کە هەرگیز خەمسار نەبێت و هەمیشە و لە هەموو کات و شوێنێکدا خوای گەورەی لەبیر بێت و ئاینی ئیسلام بەرنامە و ڕێڕوونکەرەوەی ژیانی بێت. زۆر توند بوو لە هیچ فەرمان و بڕیارێکی ئایندا نەرمی نەئەنواند. ئەمەش ئەو واتایە ناگەێنێت کە دوورکەوینەوە لە ڕێبازی پێشەوە ئەحمەد. نەخێر بۆ دوورکەوتنەوە نییە، چونکە لە ڕێبازەکەیدا چەندان بیر و ڕاو بریار و وتەی جوان و ناوازە هەن کە بەڵگەی شارەزایی و بە ئاگایی پێشەوان لە بەرامبەر ئاین. پێشەوە ئەحمەد ڕەزای ئەڵڵای لێبێت چەند مەرزێکی دیار کردبوو بۆ ئەو کەسانەی پۆستی ڕا دەرکەر موفتی وەرئەگرێت ئەبێت ئەم مەرزانەی تێدا بێدەچێت تاوەکو شایەنی ئەو پلەیە بێت. مەرجەکانیش ئەمانن: مەرجەکانی ڕا دەرکەر موفتی لە لای پێشەوە ئەحمەد. یەکەم، نیاز و مەبەستێکی دڵسۆزانە و بێگەردانەی هەبێت. خۆ ئەگەر ئەم جۆرە نیاز و مەبەستە دڵسۆزانەی نەبوو، ئەوە ڕووناچی و نووری لەلا نییە و قسەکانیشی ناسنە نێو دڵ و دەروونەوە تاوەکو پێوە پابەند بن. دووەم، ئەبێت زانا و نەرمونیان و لەسەرخۆ و دامەزرا و بەڕێز بێت. سێەم، ئەبێت بەهێز و دامەزرا و نەجوولاو بێت، لەوەی بەرەو ڕووی ئەبێتەوە و ئاگادار و شارەزاش بێت بە بارودۆخەکە. چوارەم، ئەبێت شایەن و گونجاو بێت بۆ ئەو کارە و مەرجەکانی لێهاتوویی تێدا بێتە جێ. پێنجەم، ئەبێت شارەزا بێت بە بارودۆخ و ژیانی خەڵک. شەشەم، ئەبێت تەواو و زانا و شارەزا و ئاگادار بێت بە قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری پێشەوە صلی الله علیه وسلم و زانستەکانی قورئان و فەرموودا. پێشەوە ئەحمەد ڕەزای ئەڵڵای لێبێت خاوەن شێوازێکی زانستیانەی ڕێک و ورد و ناوازە بوو، نەک بە ئەندێشە و دوور لە زانست بێت. بە کورتی پێشەوە ئەحمەد خۆی ئەپاراست لەوەی لا گێڕانەوەکان سەبارەت بە فەرموودە یا هەر شتێکی دیکەی پەیوەست بە وتەی هاوڕێیان یاخود زانایانی شوێنکەوتوان تابعین زیادی بخاتە سەر یاخود لی کەم بکات. خاوەن ڕێبازی تایبەتی خۆی بوو لە شەرعدا بە پشبەستن بە سەرچاوە ڕەسەن و ساغ و بێگەردەکان. بۆیە ڕێباز و بیر و ڕاکانی لە شەرعدا لە زەوی حیجاز و شوێنەکانی دیکەش بڵاو بۆتەوە موسڵمانان کاری پێکەن کە تا ئەم سەردەمەی ئێستاش هەر بەردەوامە. ئەمە بەڵگەیە لەسەر بەهێزی و دروستی ڕێبازەکە و ژیاننامەکەی لەسەر بەرنامەیەکی دروست و سەرچاوێکی پاک و بێگەردە. دانراوەکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل. پێشەوە ئەحمەد ڕەزای ئەڵڵای لێبێت خۆی یەکلایی کردبەوە بۆ زانست و بایەخ و گرنگێکی بێوێنەی ئەدا بە فەرموودەکانی پێغەمبەری پێشەوە عەلەیهیمو سەڵات وەسسەلام. بەرهەم و پەرتووکێکی زۆری دانراوی خۆی لە دوای خۆی بۆ ئێمە جێهێشتووە. بەناوبانگترینیان پەرتووشی ئەلموسنەدە کە کۆمەڵێکی زۆری فەرموودەی پێغەمبەری پێشەوە عەلەیهیمو سەڵات وەسسەلام تێدا کۆ کردوتەوە. لە ساڵی ١٨ کۆسی دەستی کرد بە کۆکردنەوەی فەرموودەکان لەبارەیەوە ئەڵێن کردبوویە بە پێشەوە و ڕابەر. چونکە ئەگەر موسڵمانان هەر جیاوازیەکیان لەبارەی هەر شتێکی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ پەیدا بووبوایە، ئەوە ئەگەڕانەوە سەری و کۆتا بڕیاریان ئەو پەرتووکە بوو. لەبارەیەوە ئەڵێت کۆمەڵێک فەرموودەی پێغەمبەرم صلی الله علیه وسلم لەم پەرتووکەدا کۆ کردوتەوە بۆیە لە هەموو کاتێکدا بگەڕێنەوە سەری. اینجا ئەگەر هاتوو بۆ هەر بیر و ڕایەکم فەرموودەم دۆزیەوە ئەوە باشە، و ئەگەر ناپشتی پێمەبەستن و مەیکەن بە بەڵگا، چونکە بێ پاڵپشتی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیر و ڕاکانم بە بەڵگا ناژمێردرێن. هەروەها پەرتووکێکی هەیە بە ناوی ئەززوهد، تێیدا باسی خواپەرستی و دنیانەویستی پێغەمبەرەکان و هاوڕێیان سحابەکان و جێنشینە پاک و بێگەردەکان خولەفاء الڕاشیدین و هەندێک لە زانا و پێشەوا هەڵکەوتوەکان بە پشتبەستن بە فەرموودە و شوێنەوار و گێڕانەوەی ڕاست و دروست باس کردووە. هەروەها پەرتووشی الصلاة والمناسك الكبير والمناسك الصغير والتاريخ والناسخ والمنسوخ والمقدم والمؤخر في كتاب الله والفضائل الصحابة وحديث شعبة، كتاب الرد على الجمعية والزنادقية وكتاب السني داناوة. جگە لەمانە چەند پەرتووکێکی دیکەشی داناوە و هەروەها چەندان دەستنووسیشی هەن کە ئەمانە چاپ و بڵاو نەکرانەتەوە. دانانی ئەم پەرتووکانە و نووسینیان بەڵگەیە لەسەر ئەوەی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزای ئەڵڵای لێبێت بە درێژایی ژیانی لە هەوڵ و کۆششدا بووە لە بڵاوکردنەوەی بانگەواز و ئاینی خوای گەورە. چ بەدەست یاخود بە زمانی کۆڵی نەداوە تاوەکو کۆچی دوایی کردووە و گەڕاوەتەوە خزمەت خوای گەورە. بەڵاو ناخۆشیەکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل.
پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزای ئەڵڵای لێبێت تووشی بەڵاو ناخۆشی و ئەزیەت و ئازاردان و بەقامچی لێدانێکی زۆر و بەنکردنێکی زۆر بۆتەوە بەڵام لەبەر هەڵوێستی خۆڕاگرانە و بە ئارامبوونی لەو بەڵاو ناخۆشەی بەسەری هاتووە لەگەڵ بەردەوامبوونی بیر و ڕای خۆی زیاتر بەڕێز و بەناوبانگتر و خۆشەویستتر بووە لە نێو موسڵمانان. ئەم بەڵایەش تاقمی موعتەزیلە دروستیان کرد کاتێک وتیان قورئانی پیرۆز دروست کراوە. ئەمەش لە سەردەمی جێنشینی عەباسی مەئموندا بوو کە لەسەر ڕێبازی موعتەزیلەکان بوو. هەروەها زۆریشی خۆش ئەویستن و لە خۆی نزیک ئەکردنەوە و پشتیشی پێ ئەبەستن لە هەڵسوڕاندنی کاروبارەکانی وڵاتدا. بۆیە موعتەزیلەکان بەهۆی ئەم نزیکییان لە جێنشین و کاریگەربوونی جێنشین بەڕێبازی ئەوان پلە و پایەکی بەرزیان هەبوو لە نێو دەسەڵاتی وڵاتدا. دەرئەکەوێت کە ئەحمەد کوڕی ئەبوو داودی موعتەزیلەیی کە ئەو کات وەزیر و ڕاوێژکار بووە لە لای مەئمون ئاگری ئەم بەڵای هەڵکرد بێت بە سوودوەرگرتن لە دەرفەت و هەڵی نەخۆشی مەئمون لە شاری تەرتووز. بۆیە نووسراوی فەرمانێکی بەناوی مەئمونەوە نووسی و ناردیە ناوچەکانی وڵات لە پێناو ڕازیکردنی زانایان و شارەزایانی شەرع بەهۆی ئەم فەرمانەوە لەسەر بیر و ڕای دروستکراویەتی قورئان. اینجا زۆرێک لە زانا و شارەزایان لە هێز و ستەمەکەی ترسان و ملکەتی بڕیارە ناڕەواکەی بوونەوە. تەنها پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل نەبێت بەرپەرچی دایەوە و لەوەی بڵێت قورئان دروست کراوە، چونکە قورئانی پیرۆز فەرموودەی خوای گەورەیە و فەرمودەش ڕەفتارێکە، سیفەتێکە لە ڕەفتارە سەفەکانی خوای گەورە. خوای گەورە پاک و بێگەردیش کۆنە قەدیمە، نەسەرەتا و نەکۆتایی هەیە، کەوا بوو ڕەفتار و سیفەتەکانیشی بە هەمان شێوە کۆن و بێسەرەتان. دوای ئەوەی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل بەرپەرچی بڕیارەکەی داوە و ڕازی نەبوو بڵێت قورئان دروست کراوە، بۆیە بەبەندکراوی و دەستبەسراوی هێنایانە لای جێنشین مەئمون. بەڵام لەو کاتەدا مەئمون لەبەر سەختی نەخۆشیەکەی لە تەرتووس کۆچی دوایی کرد. اینجا پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەلیان بەند کرد و چاوەڕێی ئەوە بوون تاوەکو یەکێک دوای مەئمون کاروباری وڵات ئەگرێتە دەست و ئەبێتە جێنشین. پاشان موعتەسەم بووە جێنشینی و کوڕی ئەبوو داودی شەر لە پۆستەکەی خۆی لە وەزیرایەتیدا مایەوە. پاش ئەمانە پێشەوە ئەحمەدیان هێنایە لای جێنشین و جێنشینیش گفتوگۆی لەگەڵ پێشەوە ئەحمەد کرد. بەڵام لەبەر ئەوەی موعتەسەم لوت بەرزانە هەڵس و کەوتی ئەکرد، دەسەڵاتداریەتی کاریگەری خراپی لەسەر دڵ و دەرینی جێهێشت بوو و دووری خستەبەوە لە خوای گەورە ئەویست بە زۆر بیرروڕاکانی بەسەر پێشەوە ئەحمەددا بسەپێنێ. بەڵام پێشەوە ئەحمەد ڕازی نەبوو لەوەی بڵێت قورئان دروست کراوە، بۆیە موعتەسەم هەڕەشەی لێکرد. بەڵام پێشەوە سوور بوو لەسەر هەڵوێستەکەی. اینجا دەستیان کرد بە ئازاردان و لێدانێکی زۆر بە قامچی تاوەکو لە هۆش خۆی چوو لە پێناو ئەوەی پەشیمان بێتەوە. چەندان جار دووبارەیان کردەوە، بەڵام پێشەوە هەر لەسەر هەڵوێستەکەی خۆی بەردەوام بوو. دووبارە ناردیانەوە بۆ بەندیخانە و ماوەی 2 ساڵ و نیو لە نێو بەندیخانەدا مایەوە. هەموو ماوەیەکیش جێنشین فەرمانبەری خۆی ئەناردە لای تاوەکو ئامۆژگاری بکات و پەشیمان بێتەوە. بەڵام پێشەوە هەر ڕازی نەبوو بە جێگیری و دامەزراوی لەسەر هەڵوێستە جوامێرانەکەی خۆی مایەوە. پاش ئەوەی بێئومێد بوون لە پێشەوە لە بەندیخانە ئازادیان کرد. لەو کاتەشدا نەخۆش و ماندوو بوو، بەهۆی ئازاردانەکەشی شوێنەواری برینی زۆری لەسەر لاشەی مابەوە. بۆیە ماوەیەک لە ماڵەوە پشوویدا تاوەکو خوای گەورە شیفای برینەکانیدا و هێز و توانای جارانی بۆ گەڕاندەوە. اینجا دوای ئەمانە هاتە دەرەوە وەکو جاران بۆ ئەوەی دەست بکاتەوە بە بڵاوکردنەوەی زانست و زانیاری و فێرکردنی فێرخوازان لە مزگەوتدا. بەردەوام بوو لە وتنی وانەکانیدا تاوەکو سەردەمی واثق هاتوو دەسەڵاتی وڵاتی گرتە دەست و پاش موعتەسەم بوو بە جێنشین. واثق لەسەر هەمان ڕێبازی موعتەسەم ڕۆیش، بەڵام ئەوە هەیە ئازاری پێشەوە ئەحمەدی نەدا، بەڵکو گۆشەگیری کرد و لە خەڵک و فێرخوازانی دابڕی و نەیهێشتوانە بڵێتەوە و خەڵک چاوی پێ بکەوێت. پێشەوە ئەحمەد بەم گۆشەگیرکردنە مایەوە تاوەکو واثق مرد و متەوەکیل جێنشینایەتی گرتە دەست و بووە دەسەڵاتدار. شێوازێکی باشتری هەبوو لە ئەوانی دیکەی پێش خۆی وەکو واثق و موعتەسەم و هیدیکە لە بەرامبەر پێشەوادا، چونکە فەرمانی گۆشەگیرکردنەکەی پێشەوای هەڵوەشاندەوە. ڕێگەی پێداوانە بڵێتەوە و خەڵک سەردانی بکات. اینجا پێشەوە ئەحمەد دەستی کردەوە بەوانە گوتنەوە و بڵاوکردنەوەی زانستەکان. پاشان متەوەکیل هەندێک ماڵی پێشکەش بە پێشەوا کرد. ئەویش ڕازی نەبوو، ماڵەکەی ڕەت کردەوە.
بەڵام جێنشین زۆری لێکردلەوەی کە پارەکە وەربگرێت ئەویش لێی وەرگرت و بەسەر خەڵکیدا دابەشی کرد. دوایی جێنشین بە خەڵکی ڕاگەیاند و ئاگاداری کردن کە پێشەوە ئەحمەدی خۆش ئەوێت و ڕێزی ئەگرێت و ڕێگا بە کەس نادا دەربارەی پێشەوە ئەحمەد بە خراپە باسی بکات و نیازی خراپی بەرامبەر هەبێت یاخود بیەوێت شتێکی لەبارەوە بڵێت. اینجا جێنشین داوای لە پێشەوە ئەحمەد کرد بیرڕای خۆی لەبارەی قورئان ئایا دروستکراوە یاخود نا ڕوون بکاتەوە. پێشەوە ئەحمەدیش هەڵوێست و وەڵامی خۆی لە نووسراوێکدا ڕوون کردەوە و بۆ جێنشینی نارد. بەم شێوەیە پێشەوە ئەحمەد خۆڕاگر بوو لەسەڵ هەروێستە نەگۆڕەکەی و ئارامیشی گرت لە بەندکردن و سزادان و لێدان هەتا وەکو خوای گەورە ئەم بەڵای لەسەر لابرد. بۆیە ناوبانجی زیاتر لە نێو خەڵکیدا بڵاو بۆ و زۆرێک لە خەڵکی ستایشی هەڵوێستە جوامێرانەکەیان کرد. وتەنانەت هەندێک وتیان ئەگەر ئەحمەدی کوڕی حەمبەل نەبوایە ئەوە هەموو خەڵک ئەبوونە معتەزیلە. جارێک وتیانە بوشری حافی خواپەرست لەبەرچی نەهاتێت دەرەوە هەڵوێستێکی وەکو پێشەوە ئەحمەدت بنواندبایە. ئەویش وتی ئایا ئەتانەوێت شوێنی پێغەمبەران بگرمەوە؟ بەڕاستی ئەحمەد زانایەکی خواپەرست و شارەزا و دنیانەویست و خۆڕاگر و بە ئارام بوو لەسەر ئەو ناخۆشەی بەسەری داهات و پێشەوای ئەهلی سوننەت و جەماعەتە. بۆیە ئەو ڕۆژە پێویست نەبوو هەڵوێستێکی وەها ئازایانە لە پێناو بڵاوکردنەوەی ڕاستی و ڕێگرتن لە خراپە و ناڕاستیدا لە نێو خەڵکیدا بنوێنین. کۆچی دوایی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزای ئەڵڵای لێبێت. هەموو شتێکی دروستکراو ئەبێت سەرەتا و کۆتایی هەبێت. کۆتاییەکەی ئێمەش لەو کاتەوەی خوای گەورە ئادەمی عەلەیهی سەلام دروست کردووە کۆتاییەکی زاندراوە، ئەویش مردنە. ئەمەیە پێشەوای موسڵمانان کاتی مردن و کۆچی دوایی کردنی دێت دوای ژیانێکی پڕ لە تێکۆشان و بەجێهێشتنی شوێنەوارێکی باش و پاک لە دوای خۆی بۆ ئێمە. ساڵحی کوڕی پێشەوە باسی کۆچی دوایەکەی پێشەوامان بۆ ئەکات و ئەڵێت دوای ئەوەی لە یەکەم ڕۆژی ڕەبیعی یەکەمی ساڵی 241 کۆچی تایەکی زۆر توندی هاتێ و پلەی گەرمی زۆر بەرز بووە، شەویش داهات هەر بەردەوام بوو. جگە لەوەش هەناسەی زۆر بە ئەستەم بۆ ئەخورایەوە. منیش نەخۆشیەکەم ئەزانی چونکە هەموو جار ئەگەر نەخۆش کەوتبایە تەداویم ئەکرد. بۆیە پێم وت ئەی باوکە دوێنێ چ خواردنێکت خواردووە؟ وتی ئاوی پاقڵە. پاشان بەرەبەرە نەخۆشیەکەی زیادی کرد و زۆری بۆ هێنا، زۆر بێهێزی کرد. اینجا فەتحی کوڕی سەهل و کوڕی عەلی کوڕی جەحەت هاتن سەردانی بکەن و گەیشتنە بەر دەرگا. کاتێکیش خەڵق قوڕسبوونی نەخۆشی پێشەوایان زانی ویستیان بێنە ژوورەوە و دوای ئەوە تەندروستی کەمێک بەرەو باشبوون چوو. اینجا ڕێگەیدا خەڵکەکە بێنە ژوورەوە. ئێمەش دەرگامان لە خەڵکەکە کردەوە کە پێشتر من و فەتح و کوڕی عەلی دەرگامان داخست بوو. اینجا پۆل خەڵک ئەهاتنە ژوورەوە بۆ هەواڵپرسینی و دواتر ئەڕۆیشتن و هیدیکە ئەهاتن. بۆیە خەڵک زۆر بوو بە شێوەیەک بوو کە زۆری خەڵکەکە هەموو کۆڵانەکەی گرتبووە. دەرگای کۆڵانەکەمان داخست. دوای ئەوەی 12 شەو ڕۆیشت لە ڕۆژی هەینیدا کۆچی دوایی کرد. کاتێک کۆچی دوایی کرد تەمەنی گەیشت بووە 77 ساڵ. هەموو ئەم تەمەنەی لە خوێندن و فێربوون و بڵاوکردنەوەی زانست لە نێو خەڵکی و فێرکردنی فێرخوازان خەرج کرد. خەڵکێکی زۆری کەم وێنەش ئامادەی ناشتنی تەرمەکەی بوون. خوای گەورە مێهرەبانیەکی زۆر بە پێشەوە ئەحمەد بکات و پلە و پای لە بەهەشدا بەرز بکاتەوە. لەوەی تەمەنی خۆی بەسەر برد لە پێناو بڵاوکردنەوەی زانستنەکانی ئایینی ئیسلام و ئێمەش بخاتە سەر ڕێگەی ئەو کەسانەی لەسەر بەرنامە و شێوازی ئەو ژیانی خۆیان خەرج ئەکەن و چاو لە ڕەفتار و کردەوەی ئەو ئەکەن. ئەو قسە و گفتارانەی لە دوای کۆچی دواییەکەی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەلەوە وتراون. یەکەم وتەی وتاربێژ کوڕی عەلی کوڕی ئەلمەدینی دەفەرمێت خوای گەورە ئەم ئاینەی بەدوو کەس سێمینی نییە بەهێز کرد، ئەویش ئەبوبەکری ڕازگۆ لە ڕۆژی هەڵگەڕانەوەدا و ئەحمەدی کوڕی حەمبەل لە ڕۆژی بەڵاو ناخۆشیەکەی معتەزیلەکاندا. دووەم وتەی حوسەینی کوڕی محەممەدی کوڕی حاتەم دەربارەی پێشەوە ئەحمەد دەفەرموێ کەسێکی وەکو ئەحمەدی کوڕی حەمبەلم نەبینیوە کە هەموو چاکەیەکی تێدا بێتە جێ. سوفیانی کوڕی عەینە و وەکیع و عەبدوڕەزاق و بەقیەی کوڕی وەلید و دەمڕەی کوڕی ڕەبیعە و زۆرێک لە زانایانی دیکەشم بینیوە، بەڵام کەسیان لەوێنەی ئەحمەدی کوڕی حەمبەل نەبوو لە ڕووی زانست و شەرع و خواپەرستی و دنیانەویستیەکەی. هەروە پێشەوە شافعی دەربارەی ئەحمەدی کوڕی حەمبەل دەفەرموێ
لە بەغدا گەنجێکم بینی ئەگەر وتبای پێیان ڕاگەیان دوین و فەرمودەی باس کردبایە هەموو خەڵک ئەیان وت ڕاست دەکەیت. مزنی قوتابیش بە پێشەوا شافعی وت ئەوە چێ بوو؟ ئەویش وتی ئەحمەدی کوڕی حەمبەل. هەروەها ئەحمەد سەعید الدارمی دەربارەی پێشەوا ئەحمەد دەفەرموێ هیچ مرۆڤێکی وەکو ئەبوو عەبدوڵڵا ئەحمەدی کوڕی حەمبەلم نەبینیوە کە زیاتری فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لەبەر بێت و زاناتر و شارەزاتر بێت بەواتە و مەبەستەکانی شەرع و فەرمودە. هەروەها محەممەدی کوڕی حوسێنی ئەنماطی لە دەربارەی پێشەوا ئەحمەددا ئەفەرموێ ئێمە لە دانیشتێک دابووین کە یەحیای کوڕی معین و ئەبوو خەیثەمە و زەهیری کوڕی حەرب و کۆمەڵێک لە گەورە زانایانی لێبوو. هەموویان باسی ئەحمەدی کوڕی حەمبەلیان ئەکرد و ستایشی هەڵوێست و ڕەفتار و کردەوەکانیان ئەکرد. اینجا پیاوێکی شوتی زۆر ستایشی بێسنووری مەکەن. یەحیای کوڕی معینی شوتی ئایا ناپەسند و خراپە ستایشی چاکەکانی کوڕی حەمبەل بکەین؟ خۆ ئەگەر هات و دانیشتنی تایبەتی بۆ بکەین بە مەبەستی ستایشکردنی ئەوە ناتوانین بە تەواوی باسی هەموو چاکەکانی پێشەوا ئەحمەد بکەین. هەندێک لە وتەکانی پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەل یەکەم دەفەرموێت هەموو شتێکی چاکە کە بایەخ و گرنگی پێ بدەیت و نیازی ئەنجامدانی تەبێت ئەوە خێراکە بۆ ئەنجامدانی پێش ئەوەی بربەستێکت بۆ دروست بێت لە نێوان تۆ و کردەوەکەدا و توانات نەبێ ئەنجامی بدەیت. دووەم دەفەرموێت دنیا خانەی کارکردنە، دوا ڕۆژیش خانەی پاداشتە. اینجا هەر کەسێک لێرەدا ئیش نەکات لە دوا ڕۆژدا پەشیمان ئەبێتەوە. سێم دەفەرموێت لەگەڵ براکان بە دڵخۆشیەوە خواردن بخۆ، لەگەڵ هەژارانیش بەڕێزەوە بخۆ، لەگەڵ دنیاویستەکانیش بە جوامێرانە بخۆ. چوارەم پێشەوا ئەحمەد دەفەرموێ پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ئەوانە چەند بێ ئاگان لەوەی لە دوا ڕۆژدا چی چاوەڕێیان ئەکات. یەکێک ئەترسێ لەوان بەڵام کەمتەرخەمە و تکاکاریش لەوان بێ ئاگایە. پێنجەم دەفەرموێ لە لای یەکێکی دنیاویست زانست مەخوێنن. شەشەم دەفەرموێ سەرکەوتوو ئەو کەسەیە لە دوا ڕۆژدا سەرکەوتوو بێت و مافی هیچ کەسیشی نەخوارد بێت. حەوتەم دەفەرموێت با تەقوا و خواپەرستی توێشود بێت، دوا ڕۆژیش لە بەرچاوی خۆت دابنێ و لە بیری مەکە. هەشتەم ئەفەرمێ ئەگەر زانا لەبەر خۆپاراستن بێدەنگ بوو نەزانیش نەی ئەزانی ئەی کەوابێکەی ڕاستی و دادوەری دەرئەکەوێت. نۆیەم پێشەوە ئەحمەد ئەفەرموێ بنچینەکانی بڕوا سیانن، ڕابەر و ڕێنیشاندەر بەڵگا ڕێنمونی کراو. ڕابەر و ڕێنیشاندەر خوای گەورەیە، بەڵگەش قورئانی پیرۆزە، ڕێنمونی کراویش بڕوادارە. اینجا هەر کەسێک ڕەخنە لە پیتێکی قورئانی پیرۆز بگرێت ئەوە ڕەخنەی لە خوای گەورە و پەرتووکەکەی و پێغەمبەرەکەی صلی الله عەلەیه وسەلەم گرتووە. دەیەم جارێکیان ئەحمەد کوڕی یەحیای هاتە لای، ئەویش بە ئەحمەدی وت ئەگەر لە ژیان تا ڕۆژێک بەتەنها بووی مەڵێ بەتەنهام، بەڵکو بڵێ هەیە چاودێری لەسەر سەرمەوە، گومان مەبە هیچ کاتێک خوای گەورە بێ ئاگا بێ یاخود هیچ شتێکی لێ بزر بێ. لەبەر بە ئاسان دانانی کردەوەکان لێمان زۆر بوو تاوان لەسەر تاوان. خۆزگە خوای گەورە لە گوناهی ڕابردوومان خۆش بوو بوایە و مۆڵەتی تەوبەی دابین تا تەوبەمان بکردایە. ئەگەر ئەو سەدەیە ڕۆیی کە تۆ لە ناویدا ژیاوی گەیشتی بە سەدەیەکی نوێ ئەوە نامۆ و بێکەسی. یازدەهەم ڕۆژێکیان عەلی کوڕی خەشرەم گوێی لێبوو ئەیوت خۆشی تام و چێژی ئەو شتە ئەڕوات کە لە حەرامەوەیە و گوناه و سەرشۆڕی و تاوانیش ئەمێنێتەوە، پاشە ڕۆژی خراپ ئەمێنێتەوە و هیچ خۆشیەک نییە لە چێژێک کە پاشە ڕۆژەکەی سوتان بێت بە ئاگر. دوازدەهەم ئەفەرموێت ئەگەر پیاوێک و بینی حەزی لە قسەکردن بێت ئەوە خۆی لێ بە دوور بگرن. سێزدەهەم دەفەرموێت خەڵک وەکو نان و ئاو پێویستیان بە زانستە. چواردەهەم و کۆتایی ئامۆژگاریەکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل بۆ موسڵمانان دەفەرموێت ئەگەر کەسێکتان بینی تۆمەتی خراپە ئەداتە پاڵیەکێک لە هاوڕێکانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم ئەوە ئێوەش تۆمەتی دەرچوونی لە ئیسلامدا بدەنە پاڵ ئەو کەسە. پند و ئامۆژگاری وەرگرتن لە ژیانی پێشەوادا. یەکەم ژیان هەمووی کۆششکردنە و پێویستە کۆششی زۆرمان بۆ فێربوونی زانست و زانیاری بێت. دووەم
داوا لە موسڵمانان کراوە هەر لە منداڵیەوە تاوەکو مردن بە شوێن فێربوونی زانست و زانیاریەوە بێت. سەیەم، ئەگەر ڕۆژێک موسڵمان بە تەنها بوو با بزانێت چاودێرێکی لەسەر هەیە، ئەویش خوای گەورەیە. چوارەم، موسڵمان لە کاتی خۆشی و ناخۆشیدا داوا لە خوای گەورە ئەکات کە بەڵاو نەهامەتی و پەژارەکانی لەسەر لا ببات. پێنجەم، پێویستە زانا تەنها لەخوا بترسێت و بەرەو ڕووی خراپەکاری بێتەوە و هەوڵی نەهێشتنی بدات. شەشەم، زانا نەرم و لاواز نابێت بەرامبەر خۆشی و ناخۆشیەکانی دنیا بە هەرچەند گەورەش بن. حەوتەم، موسڵمان دوور ئەکەوێتەوە لە تازە داهێنرا و بیدعەکان و لێ نزیک ناکەوێتەوە نەوەک تووشی ببێت. هەشتەم، موسڵمان ئاوات و خۆزگە ئەخوازێت خوای گەورە لە تاوان و بێفەرمانەکانی پێشووی لێی خۆش ببێت و خێراش ئەکات لە پەشیمان بوونەوە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە. نۆیەم، ئەگەر موسڵمان بە مشار بکرێتە دوو پارچە تاوەکو بێفەرمانی خوای گەورە بکات، ئەوە لە فەرمانەکانی خوای گەورە دەرناچێت و بەرگەی ئەزیەت و ئازاردان ئەگرێت. دەیەم، موسڵمان دەست پێشخەری ئەکات لە ئەنجامدانی کاری چاکە پێش ئەوەی کۆچی دوایی بکات و بگاتە ڕۆژی دوایی. ئامۆژگاری یازدەهەمین و کۆتایی، موسڵمان بنچینە و شێوازەکانی ئاین لە قورئانی پیرۆز و سونەتی پاکی پێغەمبەر صلى الله عليه وسلم وەرئەگرێت. لە کۆتاییدا سوپاس و ستایش بۆ خوای بەرز و بێهاوتا، درودی خوای گەورەش بڕژێت بەسەر پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله عليه وسلم. هەموو ستایشکردن و منەتکردنێک بۆ خوای گەورەیە لەوەی یارمەتی داین و تەمەنی درێژکردین تاوەکو ئەم پەرتووکەمان تەواو کرد. هیوام وایە خوای گەورە بیکاتە ڕووناکایی و ڕێنمونی بۆ سەر ڕێگای ڕاستی ئیسلام بۆ ڕۆڵەکانی لە هەر شوێنێکی زەوی بێت. هاوڕێتیان بکات لە نێو تاریچیدا بۆ ڕووناچی باوەڕ و ئیسلام، دەرگای زانست و زانیاریان بۆ ئاوەڵا بکات و دەرگای خراپەشیان لەسەر دابخات. تاوەکو شوێن ئەو پێشەوایانە بکەون کە هەر لە کاتی منداڵیدا تاوەکو مردن ئاڵای زانست و زانیاریان هەڵگرت و ژیانی خۆیان بەخشیە گەلی موسڵمان و هەوڵی خۆشبەختی ئەوانیان ئەدا. لە خوای گەورە داواکارم ئەم کارە تەنها لەبەر خاتری ئەو بێت، هەر ئەو پشت و پەنامانە و بەتواناشە لەسەر هەموو شتێک. کۆتا داواکاریشمان ئەوەیە، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردیگاری هەموو جیهانیەکان لەگەڵ دوعای خێرتان بۆ جێبەجێکار و نووسەری ئەم کتێبە. لە دوعای خێر بێبەشمان مەکەن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.